مەکتەب بەجێژ و چوون بە ناخێری گیانم بووم بە پێشمەرگە لەعنەت لەو ڕۆژەی کە ڕۆشتم. حەزم ئەوەیە کە بگەڕێمەوە ئەو شتانەی کە باش نەوگن باشان کەم. یعنی ئەگەر من بگەڕێمە بۆ گەنجێتی بە حیاتم کاری خراپە ناکەم. هەر کارێک باوکو و دایکم پێخۆش بێ ئەوەیکەم، نیشتیمانەکەم پێخۆش بێ، دراوسەکانم، خەڵکی شارەکەم ئەبێ ئەوە بکەیت. گەنج تەمەنێکی زێڕینە، ئینسان لە دەستی خۆی نەیە باشە، چونکە کاتەکەی زۆر کەمە، کاتی گەنجێتی زۆر کەمە، لە 15 ساڵ و 14 ساڵ دەست پێکات تا 25 ساڵ تر لەوە لە گەنجێتی نامێنێ. من نەسیحەتم هەیە بۆ گەنجەکان، بۆ هەمویان کە ڕێزی باوکو دایکیان بگرن، ڕێزی مامۆستاکانیان بگرن، ڕێزی ئەم خاک و نیشتیمانە بگرن و ئەم ئازادیە کە ئەوتاینتیایە. ئەمە بەڕاستی ئازادیەکی زۆر خۆشە. ئێمە لە هەڵەبجەوە ئەڕۆین بۆ زاخۆ، کەس ناڵێ بۆ کوێ ڕۆی، بەس لە کاتێکا کە ئێمە گەنج بووین لە ساڵی هێشتاکانە کەس نەیەتوانی لە هەڵەبجەوە بڕوا بۆ زاخۆ. ئەوە لە 20 سەیترێت لە هەمویانەدایانە بەزاندی بەزلە لیانەیەت، یعنی بۆ سلێمانی نەمانەتوانی بڕین. ئێمە لە هەڵەبجەوە ئەوەنە عەزیەتیانیان ڕژێمی باسی گۆڕ بە گۆڕ. حاجی سڵاو لێبێ، ئەگەر بۆ نمونە تەمەن بگەڕێتەوە بۆ 20 ساڵی حەزەکەی چ شتێک بکەی کە نەو کردووە یان حەسرەتی شتێک لە دڵاما بێتەوە؟ حەزم ئەوەیە کە بگەڕێمەوە ئەو شتانەی کە باش نەوگن باشان کەم، چاکتر بیکەم، وەکو خەیر، وەکو پیاواتی، وەکو ئەم شتانە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی گەنجانە، ئەگەر تەمەنە بگەڕێتەوە بۆ تەمەنێکی گەنجی چ شتێکەیە حەزەکەی بیکەی کە ئەو کاتە نەو کردووە؟ وڵڵی چاکە، ئینسانی چاک، خوو ڕەوشتی جوان، ئەخلاقی باش، حەزم لەوەی ئەگەر بگەڕێمە بە پارەش بێ بمگەڕێنەوە ئەوەکەم هەرچیمەی. وەڵی ماومەیە ئەوە نەم نەماوە، ئەو 50 ساڵ ماوە. 50 ساڵ هیچ شتێک هەیە ئەو کاتە کرد بێتێ ئێستا بڵێ خۆزگە ئەو کاتە نەم کردایە، شتێکی ترم بکردایە لە جێگەی؟ وەڵا ئەگەر سەویەکم کرد بێ، غەڵەتێکم کرد بێ لەگەڵ زۆر پەشیمانم، لەگەڵ بەرنامەکەی خوای خۆشمان زۆر پەشیمانم. باسی گەنجی خۆتم بۆ بکە، بۆ نمونە شتێک بوو بێ بە مەراقی دڵە بڵێ خۆزگە نەم کردایە لە گەنجیایان، بۆ نمونە فڵان شتم بکردایە لە جێگەی ئەو. تەنها ئەوەیە، ئێمە لەبەرەوەی باوکمان شەهید بوو بە تایبەتی من لە 9 ساڵیەوە، ئەمان تا ڕادەیەک هەستیان پێکرد نزیک نەبوونەوە، بەڵام من چونکە یعنی حەماسەتێکم هەبوو لە 6 ئەعدادیا بووم، ساڵی 1974 شۆڕش هەڵسایەوە مەکتەب بەجێژ و چوون بە ناخێری گیانم بووم بە پێشمەرگە لەعنەت لەو ڕۆژەی کە ڕۆشتم. ئەو تێکۆشانەی کە کردوتە پەشیمانی لێ؟ زۆر پەشیمانم لێ، زۆر پەشیمانم لێ. ئامۆژگاریمەوەیە ئەوان ئێمە تازە ڕۆشتوین، ئەوان ئیشی باش بکەن هەتا بتوانن پیاواتی بکەن، هەتا بتوانن ئیشی چاک بکەن بۆ خۆیان و بۆ خەڵکیش. ئامۆژگاریم بۆ گەنجان ئەوەیە دوور بن لە سیاست بە هەموو شێوەیەک، بە تایبەتی ئەو سیاسەتەی کە ئەمڕۆ ناویان ناوە دیموکراتی. کوا دیموکراتی؟ چەند مانگە انتخابات کراوە، کوا دیموکراتی؟ نەگرێت خۆزگە دیکتاتۆریش وایە. لە گەنجێتیە کە نەم کردووە ئەڵێم خۆزگای ئیسە ئەو شتم بکردایە، مەسەلا چاکەکردن لەگەڵ دراوسیا، لەگەڵ باوکو دایکە، لەگەڵ خاک و نیشتیمانە.